سال 1938 جه باجارۆکێ تکریتێ نێزی بەغدایە لە عێراقێ زارۆکێک نۆتێوێ دنیایە جاوی خەبەتکە و دگری ناوێوی یوسف ئەیوب مەزن دبە و بناوێ سەلاحەدین پێناسکردن وەکە لیدەرێکی هەری عادل لە دنیایەدا تێناسکردن وەکە لیدەرێکی کورد تێناسکردن وەکە لیدەرێکی مسلمان کۆپەڕە فلاندا و ژێ قودسێ و شام و مسرێ و ڕۆژاوای سعودی عەرەبستانê هەتانی یەمەنê میخستبوو بن کۆنتڕۆلا خۆ دا گەلو vî lîderî ji bo me Kurda çi kir weke bo ji misilmantiyê re kir ji Kurda re kir yan jî pirseke wilo şaş e pirseke ne cêxwede ango karê mirovekî berî 900 salî jiyan dikir ket dikir têxînin bin zihniyeta roja îro lêbelê ew li dinyayê tevî de dimîne bi navûdeng her çi qasî nêrînê me ji hev dû cuda bin dimîne Kurd